نا سڵاوتان لێبێ باشی باشم ئەو لە جوانانە هیچ وڵاتێکە لە بەرتە سووری ڕۆژاوا ڕۆژ ئاوا سەرسەر و سەر چاوا هاتن ساوی هەلە وسهلا ناو چییە؟ دیا ئاراس دیا ئاراس دیە ئاراس 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 باشە ناوداربی ئیشەڵڵا ساوی، ساوی. بەڕێزت ناو چییە؟ نعم أميرة ئەمیرە خان چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ ئەز هاتمە فامی موز هاتم کەچکا خۆم دایە کوردستانی ئەزمانیا فامیلی کچەکە و شووی کردو بۆ ئێرە زەواجی کردو شووی کردووە کەچان بووکاویە بووکی ئەوە زۆر چاکە پیرۆزی بێ ئیشەڵڵا ئەی بۆ کچەکە و نایە قسەمان بۆ بکە جۆز پێم ناکەم شتا ئێستخوازم سوال ناجم بکێ مسابقەکێ بڕە بە سەرچاو ئێستا پرسیارتان لێ ئەەکەم و دەبدە براوە خەڵاتیش پرسیاری دینی ها پرسیاری دینی دینی زۆر ئەم چاکە. سلمانتی بە سەرسەر و بە سەرچاو ئەفسا. پرسیاری دینیتان لێ یەکەم خەڵکی کوردستانی ڕۆژئاوا زۆر دێنە هەولێریان کەم دێنە هەولێر زۆر دێن زۆر دێن زۆر حەستان لە هەولێرە هەولێرتان پێ خۆشە خوشة خوشة بەخێر بن سەر و سەرچاو خۆشە گەلێکی خۆشە بەخێر بن سەرچاو پرسیارێک لێ یەکەم وەڵامەکە زانی خەڵاتێ ئەەکەم باشە انشاء سهلکە ها باشە بە سەرچاو قورئانی پیرۆز بە چەند ساڵدا بەزی بۆ پێغەمبەرمان درودی خوای لێبێ قورئانی پیرۆز ايوه بە چەند ساڵدا بەزی بۆ پێغەمبەرمان درودی خوای لێبێ زیانی بەڵێ جي فهم ناكم أزنا فهم ناكم بالعربي ليه؟ أز فهم ناكم بصوراني نازانی بە لا سۆرانی صوراني بالعربي قورئانی پیرۆز أي قرآن أزعر قرآن عرفته بە چەند ساڵدا بەزی لە ئاسمانەوە بۆ پێغەمبەرمان درودی خوای لێبێ كم صار يعني كان صلاة نزلي سر ونزل على الأرض نعم كم سنة كم سنة نعم لبين ما اختيارات؟ حلقة خلص اختيارات إيه، 13. أعطيني الاختيارات 10 أيوه 13 أيوه 23 يمكن 13 لا بيقورا يا وين كان كمان اختيارات قولي لي 13 أيوه 10 إيه 23 23 23 23 أكيد أكيد نايقوري نا بدلي لا ناكي لا أبدا توش واضلي بيست سي صلاة يعني توش ضلي 23 سال بيست سي صلاة تمام والله مكان دستان خوش به هنا خاون خلاص فرمون اوش خالاتي اما بو برستان ساعات خوش خوش بي شتيكي خوشم بيشكش ناكن اي والله سلافاش حمو كسي كرد رجشينم وان شاء الله خلاص. حمو كردستان ابابي وروجا باجي بي إن شاء الله. كردستان ان شاء الله ان شاء الله روش افاهر كردستان ان شاء الله أنا امجي كردستان، امجي ولاطي ما تشي ام حرب انت ان شاء الله ان شاء الله ان شاء الله ان شاء الله كرد سلام سلام يعم العالم كله السلام على السلامة كرد لهر شوێنێکی جیهان بێ سڵاو ڕێزمان هەیە بۆی ان شاء الله هەر چوار پارچەکەش هەر کوردستان ان شاء الله يا رب